زوو سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویست هاتمەتۆلاتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژ یەکشەممە. سەرەتاش بە چەند هەواڵێک دەست بدەین. دەست بە سەرکردنی داهاوڵاتی لە شارە جیاوازەکانی کوردستان. هەردەوامی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆمەری ئیسلامی. ڕاپەڕینی بەندکراوان لە زیندانی دیزل ئابادی کرماشان. بەردەوامی هێرشی چەکدارانی ڕژێمی کاتی سووریا بۆ سەر حەلەب. پشتیوانی یەکێتی ئەوروپا لە ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران. دەست بە سەرکردنی داهاوڵاتی لە شارە جیاوازەکانی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوو داهاوڵاتی لە شارە جیاوازەکانی کوردستان لەلایەن هێزەمنیەکانی ڕژیم و دەست بەسەر و هێشتاکە چارەنووسیشیان دیار نییە. بە پێڕاپۆرتەکان ئەم داهاوڵاتیە بەناوەکانی عەلی ئەشرەف پیشکام، سینا کەرەمی، بەردیا دەروێشی، بێهنام فەتحی، ئیقباڵ پیری، موبین محەممەدزادە، ئیحسان ئەحمەدی، حسێن کەرەمی، محەممەد مرادی و ئەحمەد خوسرەوی لە شارەکانی سنە، گیلان غەرب، جوانڕۆ، دەهلەوڕان و سەقەز لەلایەن هێزەکانی دەری دەسەڵاتی ڕژیم و دەست بەسەرکراون و ڕەوانەی گرتوخانەکانی و ناوەندەکراون. بەردەوامی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆمەری ئیسلامی. بە پێی هەواڵی گەیشتوو ناڕەزایەتیەکانی خەڵک لە شارە جیاوازەکانی ئێران سەرەڕای لە سەرەوەبوونی ڕێژەی سەرکوتی هەوڵاتیان هێشتا بەردەوامە و ڕۆژ بە ڕۆژ پەرەش دەستێنێ. بە پەیوەندانی کابرسمان گەیشتوون خەڵک لە شارەکانی چاران، تەورێز، ئیسفەهان، یەزد، ڕەشت، قەزوین، قوم، مەشهەد، دەهواز چەندین شاری دیکەش لە ئێران دژ بە حکوومەتی جنایەتکاری کۆماری ئیسلامی ڕژاونەتە سەر شەقامەکان و خوازیاری هەڵوەشانەوەی ئەو ڕژیمە بوون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە زۆربەی شارەکان ناڕازیان کۆمەڵێکی زۆر لە ناوەندەکانی حکوومەتیان لەناو بردوو، تەنانەت لە شاری ئەهواز خۆپیشاندەران هێرشیان بردە سەر ناوەندێکی هێزەمنیەکان کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش هێشتا تێک هەڵچوون لە نێوان ناڕازیان و هێزەکانی ڕژیمدا بەردەوامە. ڕاپەڕینی بەندکراوان لە زیندانی دیزل ئابادی کرماشان. ڕۆژی هەینی 9 بەفرامبەر بەندکراوان لە زیندانی دیزل ئابادی کرماشان بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک ڕاپەڕین و تێگەڵچوونێکی تند لە نێوان بەندکراوان و هێزەکانی ڕژیمدا ڕوویداوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان پاش ڕاپەڕینی بەندکراوانی ڕاگیرە و لەو زیندانە، ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی کۆتایی هێنان بە ڕاپەڕینی بەندکراوان هێزێکی زۆری ئەمنی ڕەوانەیە و زیندانە کردووە و بە مەبەستی ڕێگری لە هەڵهاتنی زیندانیان لە دەوروبەری ئەو زیندانەش جێگیر کراون. هەروەها شایانی بەسا و کات لەگەڵ ڕاپەڕینی بەندکراوان بنەماڵەکانیان خوازیاری چاوپێکەوتن لەگەڵ ڕۆڵەکانیان بوون، بەڵام لەلایەن بەپرسەنی زیندان و ناوەندە قەزایەکانەوە ئەم داخوازیە بنەماڵەکان ڕەتکراوەتەوە. بەردەوامی هێرشی چەکدارانی ڕژێمی کاتی سووریا بۆ سەر حەلەب. ڕۆژی ڕابردوو چەکدارانی سەر بە ڕژێمی کاتی سووریا لە چەندەمین ڕۆژی بەردەوامدا ناوچەکانی ئەشرەفیە و شێخ مەقسوودی حەلەبیان بردومان کرد. بە پەیوەندانی کە بەدەستمان گەیشتوون چەکدارانی حکوومەتی کاتی سووریا سەرەڕای هێرشیان بۆ سەر ئەو دوو گەڕەکە کە زۆربەی دانیشتوانی کوردن نەخۆشخانەکانی ئەو شارەیان بە شڕی بردومان کردووە. بە پێی دوایین هەواڵەکانیش محەممەد جۆلانی سەرۆکۆماری دەوڵەتی سووریا ئەم هێرشەی فەرماندەیی کردووە و ئێستا گوشارێکی زۆری نێودەوڵەتی خراوەتە سەری. شایانی باسە هێزەکانی ئاسایشی ناوخۆی گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە بە توندی وەڵامی هێرشەکەی چەکدارانی حکوومەتی سووریایان داوەتەوە و بەو هۆیشەوە دەیان چەکداری ڕژیم کوژراون. مانگرتنی شۆفێرانی پاسەکان لە شاری تاران. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێکی زۆر لە شۆفێرانی پاسەکان لە شاری تاران بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک دەستیان لە کارکێشاوەتەوە و مانیان کرد. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە شۆفێرانی مانگرتووە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی خراپی دۆخی ژیان و معیشەتیان و هەروەها بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک مانیان گرتووە و با بڵاوکردنەوەی بەیاننامەیەک جەخت لەسەرەوە دەکەنەوە کە پێویستە حکوومەتی کۆماری ئیسلامی دژ بە خۆپیشاندەران توندی و تیژی بەکار نەهێنێت و لە گەری بەردەوامی سەرکوتی چڕی خۆپیشاندەران مانگرتنەکانیان درێژە پێدەن. پشتیوانی یەکێتی ئەوروپا لە ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران. ڕۆژی شەممە 20 بەفرامبەر 1404 هەتاوی یەکێتی ئەوروپا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژەی بەوە کرد
کە پێویستە ڕژێمی کۆماری ئیسلامی کۆتایی بەبێ بەشکردنی خەڵکی ناڕازی لە مافی دەستڕاگەیشتن بە تۆڕی جیهانی ئینتەرنێت بهێنێت. بەپێی راپۆرتەکانی یەکێتی ئەوروپا لە بەیاننامەکەدا جوختی لەسەرەوە کردوێتەوە کە ڕژێمی جنایەتکاری کۆماری ئیسلامی لە درێژایی هەموو ساڵەکانی حکوومەتی خۆیدا هەموو کات لە وەڵامی ناڕزایەتیەکانی خەڵک هەوڵی سەرکوتی ناڕازیانی داوە و بەم بۆنێشەوە نەکتەنیا هیچ یەک لە کێشەکانی خەڵک چارەسەر نەکراوە، بەڵکو ساڵ بە دوای ساڵ کێشەکانیان فراوانتر و گەورەتر بووەتەوە. لە بەردەوامی بەیاننامەکەشدا داوا لە ڕژێمکراوە کە کۆتایی بە سەرکوتی ناڕازیان بهێنێت و گوێ بۆ دەنگی ناڕزایەتی لە ئێران بگرێت. بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن